ڕاسان خولی نوێی خەباتی چەکداری حەزبی دموکراتی کوردستانی ئێران دەستکەوتەکان و خەسارەکانی سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەڤ. ساڵ دوای وەستانی خەباتی چەکداری دوو حزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە دژی کۆماری ئیسلامی لە دەرەنجامی لەدەستدانی هەموو ناوچەکانی ژێرکنترۆڵی ئەم دوو حزبە و پاشەکشەی پێشمەرگەکانیان بۆ نێو هەرێمی کوردستان و دواتر ڕێکەوتنێکی ڕانەگەیەندرا و نێوان دەسەڵاتی هەرێم و کۆماری ئیسلامی بۆ ڕێگەگرتن لە ڕۆشنەوەی پێشمەرگە لە نێو هەرێمەوە بۆ نێو ئێران چی لە پانتای سیاسی کوردستان و هاوسەنگی هێزەکان گۆڕاوە کە حزب دموکراتی کوردستانی ئێران بڕیار دەدات پێشمەرگەکانی بۆ نێوخۆی کوردستان بنێرێتەوە. دوای تێپەڕبوونی یەک ساڵ بەسەر ئەم بڕیارە دەستکەوتەکان و خەسارەکانی چی بوون؟ چاوەڕوان دەکرێت ڕاستان لە مامناوەندا چه ئامانجگەرێک دەستەبەر بکات؟ ئازیزان ئەم باسەوە ئەم پرسیارانە لەگەڵ میوانەکانی ئەم بەرنامە تاوتە دەکەین، بەڵام پێش ئەوەی بچنە لای میوانەکان فەرمون لەگەڵ راپۆرتێکی کورد لەم پەیوەندیەدا. زیاتر لە 20 ساڵ دوای وەستانی شەڕی چەکداری نێوان حیزبەکانی کوردستانی ئێران و کۆماری ئیسلامی لە سەرەتای هاوینی ساڵی 2016ەوە دوای بڕیاری ڕاستانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران چەند پێکدادانێک لە نێوان سوپای پازاران و پێشمەرگەکانی ئەم حیزبە ڕوویداوە. بەپێی ڕاگەیاندراوەکان ئەم پێکدادانانە بوونەتە هۆی کوژرانی زیاتر لە 20 پێشمەرگە و ژمارەیەکی نادیار لە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران. جگە لە پێکدادانی جاربەجاری نێوان گەریلاکانی پەژاک و یان تیمەکانی پێشمەرگەی دیموکرات و کۆمەڵە لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی لە 20 ساڵی ڕابردوودا ئەمە یەکەم جارە حیزبێکی کوردی ئێران بە فەرمی ڕایدەگەیەنێت پێشمەرگە بۆ نێوخۆی کوردستان دەنێرێتەوە یان وەک خۆیان جەختی لەسەر دەکەن هێزی پێشمەرگەی شاریان چالاک دەکەنەوە. ئێمە پێشمەرگەی شارمان هەر لە نێو شاردایە و هەر لە ناوخۆدایە و لە خاکی کوردستانی ڕۆژەڤدایە لەوێ هەر سوڕانیان هەیە. هەموو لایەک دەزان ئێمە پێشمەرگەمانی هەر لە ناوخۆی کوردستانەوە چالاکیەکانمان لە ڕۆژەڵاتی کوردستانە درێژە دەین. ئێستا و دوای ئەزموونی زیاتر لە 1 ساڵ پەیڕەوکردنی سیاسەتی ڕاستان هەندێک لە چاودێران دەڵێن کاتی ئەوە هاتووە حیزبی دیموکرات ڕوونی بکاتەوە ئەو ئامانجانەی کە تا ئێستا دەستەبەر کراوە یان لە درێژەی ئەم سیاسەتە دەستەبەر دەکرێت بەهێندی بەهایەک کە بووی دەدرێت گرنگی نەتەوەی یان استراتیژیکی هەیە. لایەنگرانی ڕاستان لە وەڵامدا دەڵێن پێشمەرگە دەزانێت ڕەنگە لە ڕێگای دەستەبەرکردنی ئامانجەکانی گەلی کورد گیانی لەدەست بدات و ئەمە بەهایەکە کە دەدرێت. بەرپرسانی حیزبەکانی کوردستانی ئێرانیش جەخت لەوە دەکەنەوە کە کۆماری ئیسلامی هەر لە سەرەتاکانی دامەزرانیەوە ئەم حیزبانەی بە نایاسایی لە قەڵەمدا و هێرشی سەربازی کردە سەریان و سەرکوتی کردوون و ئێستاش ڕێگە نادات ئەم حیزبانە لە نێوخۆی کوردستانی ئێران چالاک بن، بەڵام ئەمە مافی ئەوانە لە نێوخۆی وڵات چالاک بن. کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای ڕاگەیاندنی ڕاستانەوە گوشاری سیاسی خستۆتە سەر هەرێمی کوردستان بۆ ڕێگەگرتن لە حیزبەکانی کوردستانی ئێران لە هاتنەوەیان بۆ نێوخۆی ئێران و سوپای پازداران لە 1 ساڵی ڕابردوودا چەند جار ئەو ناوچە سنووریانەی تۆپباران کردووە کە دەڵێت هێزەکانی حیزبی دیموکرات تێیدا جێگیر بوون. لە هەمان کاتدا حیزبی دیموکرات دەڵێت بەردەوام دەبێت لە ڕاستان. ئەو پلان و بەرنامانەیەکی حیزبی دیموکرات بەنسبەتی ڕزگاری گەلی کورد لە ڕۆژەڵاتی کوردستانی ئێران دایناوە درێژەی هەیە و ئێمە تا سەرکەوتن بەسەر دژمنان گەلی کورد بەو بەرنامەمان درێژە ئەدەین و لە پەیوەندی لەگەڵ ڕاستاندا بەردەوام دەرین. ئەوەی کە ئێستا جێگای پرسیارە توانایی ئێران بۆ ڕێگەگرتن لە درێژەی ڕاستان لەلایەکەوە و ئیرادەی سیاسی و ڕێژەی ئامادەبوونی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بۆ درێژەدان بەو سیاسەتە لەلایەکی دیکەوەیە. هەروەها پرسیار ئەوەیە گەلی کورد لە نێوخۆی ئێران دوای ئەزموونی 1 ساڵ ڕاستان چۆن دەڕواننە ئەم سیاسەتە و چەند ئەگەری ئەوە هەیە حیزبەکانی تری کوردستانی ئێران کە دەڵێن بە شێوازی جۆراوجۆر لە نێوخۆی ئێران چالاکن بە فەرمی سیاسەتی هاوشێوەی ڕاستان بگرنە پێش. میوانەکانی بەرنامەی حوتەکە لە ڕێگای سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان کاوای ئاهەنگەری نوێنەری حیزب دموکراتی کوردستانی ئێران لە بەلژیک و دکتۆر خالد کولی کۆمەڵاس و چالاکی سیاسی لە باژێڕی سەقز لە پارێزگای کوردستان لە ئێران و کەریمی مەرەسەنا ڕۆژنامەوان لە ستۆکهۆڵم.
بە خێرهاتنی هەر سەمیوانی بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاکاو دەست پێ دەکەین. کاکاوە دووە ساڵێ دوای تێپەڕبوونی ڕاستان بەڕای ئێوە دەستکەوتەکانی تا ئێستا بە هێندی ئەو بەهانەی بۆ کە بۆی دراوە؟ بەڵێ بە باوەڕی من دەستکەوتەکانی ڕاستان هەم بۆ ئێمە و هەم بۆ دوژمنانی کورد بە تایبەت کۆماری ئیسلامی بۆ حتا نەیارانی بزوتنەوەی کورد و بەیعترافان زۆر باش بۆ دەستکەوتەکەی زۆر باشی هەبووە. هەر ئەو هەراس و دڵڕاوکی و هاتوچۆیی کە کۆماری ئیسلامی و هێزە نیزامیەکان و سەرانی نیزامی ئەو هێزە لە ماوەی نزیک بە 1 ساڵ یا 1 ساڵ و نیو سەبارەت بە ڕاستان و تالاکەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لێدوانیان داوە بە شێوەی ڕسمی بە شێوەی ئاشکارەوە نیشانەدا کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕاستاندا سەرکەوتوو بۆ هەرچەند بەهاشی بۆی داوە و شۆڕشی کوردیش قەت بێ بەهاو هەزینە نەبووە. زۆر سپاس. دکتۆر خالید، بەڕێستان لە نێوخۆی ئێران دەژین و بە پێی تەمەن هەم سەردەمی با بڵێن خەباتی چەکداری حیزبەکانی کوردستانی ئێران لەگەڵ کۆماری ئیسلامیتان ئەزمون کردووە لەو سەردەما لە ئێران لە کوردستان ئێران ژیاون و هەم ئەو ساڵانش کە بە شێوازێک ئەو خەباتی چەکداریە ئەو شەڕی نێوان دوولایەنەکە ئەهۆن بووبووە و دواتریش ئەوەی کە دەست پێ کرد 1 ساڵی ڕابردوودا. بەڕای ئێوە چی؟ بەڕای ئێوە دەستپێکی دووبارەی شەڕی چەکداری یا وەک خۆیان دەڵێن بەرگری لە خۆیان کاتی هێزەکانیان بۆ ناوخۆی ئێران دەرێنەوە لەلایەن حیزب دموکراتی کوردستانی ئێرانەوە چه کاریگەرێکی لەسەر کۆمەڵگای کوردی ناوخۆدا بووە؟ ئەمە ئێوە بە هەنگاوێکی گونجاو دەزانن یا پێتان وایە کە لەگەڵ با بڵێن ڕەوشی ئێستەی کوردستانیان ناخوێنێت؟ من بە هەنگاوێکی گونجاوی نازانم، پێم وانە دەستکەوتێکی ئەو تۆی بێ بە نسبەتی ئەو هەزینانە کە تا ئێستا بوویەتی دەستکەوتێکی نەبووە، فەزاکە ئەمنیەتی تر بووە و زیاتر لەوەی کە ئێمە بتوانین باز لە دەستکەوت بکەین ئەتوانین بڵین چه هەزینە هەیەکی تەحمیل کردووە بەسەر ئێمە. دیارە من بەگشتی لەگەڵ ئەو بیر و باوەڕە کە ئەڵێن کورد ئەشێ نظامی جمهوری ئیسلامی ئێران بڕۆخێنێ یا بە شەڕی چەکداری ئێمە ئەتوانین ئەو کارە بکەین، گیر و گرفتم هەیە و پێم وانی ئەو کارە بکرێت. لەگەڵ ئەسڵی مەسئلەکە من لەوانەیە مشکڵم ببێت و قبوڵی نەکەم و ئەوەیش کە کاکاوە باسی ئەکات کە ئەڵێ دڵڕاوکە دروست بۆ جمهوری ئیسلامی جموجۆڵی دەست پێ کردووە، فەزاکەی ئەمنیەتی کردووە و ئەوە هەزینەی هەیە بۆ پێشمەرگەی کوردستان و بۆ حزبی دموکراتی کوردستانی ئێران. من پێم وابێ هەزینەکە یەکجار زۆرترە بە نسبەتی دەستکەوتێک کە بوویت. هێرسەنکە ئەو دەستکەوتانش کە باسیەکەن فەزا ئەمنیەتی بێت ڕێگای گرتووە لە چالاکە مەدەنیەکان لە چالایشی مەدەنی لە ئێران و ئەوە ئەتوانێت گیر و گرفت دروستکە بۆ ئێمە کە لە ناوخۆ خەریکین کارەکەین و خەریکین چالایشیەکەین و پێم وانە ئەو بەرنامە کە بەرەو پێشوە دەستکەوتێکی ئەو تۆی ببێ و لە قازانجی بزوتنەوەی گەلی کوردستانە بێت. زۆر چاکە. کاک کەریم، بەڕای ئێوە چی؟ بەڕای ئێوە دەستپێکی با بڵێن خولێکی نوێی خەباتی چەکداری ئامادەبوونی پێشمەرەکان لە نێوخۆی ئێراندا لەلایەنی حیزب دموکراتی کوردستانی ئێرانەوە لەم کاتەدا لەم با بڵێن سەردەمە تایبەتە هەنگاوێکی گونجاو بووە بیری بۆ کراوەتەوە با بڵێن بەرنامەڕێزی تایبەتی بووە یان نا؟ با من سەرەتا ئەوە ڕوونکەمەوە کە من لە شەدیدەن لە لایەنگرانی ئەو خەباتی چەکداری پێم وایە خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچ گەلێک هیچ میلەتێک لە دنیای ئەمڕۆدا بەبێەوەی کە توانای خۆپاراستن، توانای دیفاع لە خۆکردنی هەبوو بێ نەیتوانیوە هیچ شتێک دەستە بەرکار. دموکراتیکترین وڵاتانی جیهانە و ڕووبوودجە سەربازەکانە نەگە چاو لێ دەکەی تماشا دەکەی زۆر جار لە سەرووی بودجەی ڕیفاهی ئیجتیماعی و ئەو شتانەوەیە. بۆیە من پێم وایە ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستپێکردنی خەباتی چەکداری یان دەستپێکردنەوەی خەباتی چەکداری من بە کارێکی ڕەوا دەزانم، بەڵام من پێم وایە حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە ئەم هەنگاوی دەستپێ کردووە هەنگاوێکی بیر لێکراوە نییە، چونکە زۆر مەسەلە هەیە لەو پەیوەندیدا کە ناڕوونە. یەک ئەوەی کە دکتۆر خالیدی شارێ پێکرد ئەمنیەتی بوونی فەزای سیاسی و کۆمەڵایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان حیزبی دموکرات پێم وانیە بیری لێکرد بێتەوە کە بۆ پێشگرتن لەو ئەمنیەتی بوونە دەتوانێت چی بکات. من کێشەی سەرەکیم زیاترەوەیە کە استراتیژی ئەم جوڵانەوە چەکداریە معلوم نییە داخوا حیزبی دموکرات دەیەوێت لەو پەیوەندیدا چی بکات، بەو شەڕە چەکداریە دەیەوێت چی بکات.
جاران کە شەڕی چەکداری هەبوو کە سەردەمێک کە دکتۆر قاسملو سکرتێری حیزبی دموکرات بوو دەیوت ئێمە شەڕ لەگەڵ جمهوری ئیسلامی دەکەین فشاری بۆ دێنی شەڕی پارتیزانین لەگەڵ دەکەین تاکو بێ لەگەڵماندا بنیشێ بڵێ چیتان دەوێت ئێستا حیزبی دموکرات معلوم نییە داخوا دەیەوێت بەو شەڕە چەکداریە چی دەستەبەر بکات من کێشەی من لەگەڵ ئەو پرسیارە بەمەلای کاکەریم بەمەلای کاکاوە کەریم دەپرسێت دیار نییە حەزبی دموکرات دەیەوێت بەڕاستان چه ئامانجێکی تایبەت لەم سەر دەستەبەر بکات بەڕای بەڕێزت حیزبی دموکراتی کوردستانی واتە حیزبی بەڕێستان ئایا دەزانێت دقیقەن بۆچی ڕاستان دەکات گەرەتان لە کۆتاییدا بەڕاستان چه ئامانجێک دەستەبەر بکەن؟ هەندێک هەم تێکەڵکردنی مەبحەسەکان هەیە و هەم لێڵکردنی مەبحەسەکان هەیە یەکەمەوەی کە ئیجازەم دە پێش ئەو پرسیاری کاکەریم بە مەبەست بابەتێکی کاک خالیدی ژڕا بگەم دەفەرمەیە کە حیزبی دموکرات ڕێگای لە ئێمە ینی بەربەستی بۆ ئێمە دروست کردووە ئەگەر کاک خالیدی تەوەکولی فعالی سیاسیە چالاکی سیاسیە دەبێت بەر لە هەموو شتێک بەرنامەی سیاسی خۆی پرۆگرام و استراتیژی سیاسی خۆی مەڕامنامەی سیاسی خۆی بناسیێنێ بە خەڵک ئەگەر کاک خالیدی تەوەکولی چالاکی مەدەنیە کاک خالیدی تەوەکولی و کاک خالیدەکان و چالاکانی مەدەنی بە هیچ شێوەیەک نابێت دەخالەت یان بچنە نێو حەوزەی کاری حیزبێکی سیاسی نەیاری کۆماری ئیسلامی و ئەساسەن کۆمەلگای مەدەنی لە نێوان حکوومەت و خەڵکدا دەبێت ڕاوەستێ کۆمەلگای مەدەنی وەکو فانووسێکی دەریایی وایە کە خەڵک ڕوون دەکاتەوە بەڵام دیدگایەک ڕوانگەیەکی ڕخنەگرانی بەرامبەر بە حکوومەت هەیە یەکدانە ئاماژەی ئاماری من و مستەنەد بکەم بۆی کە ئەو قسەی کاک خالید زیاتر ڕوون بێتەوە دەفەرمێت کە فەزای کوردستان ئەمنیەتی تر بووە ڕاستان کەمتر لە 2 ساڵە بە شێوەی ئەفێکتیڤ و مەیدانی دەستی پێکردووە بەڵام ڕوحانی زیاتر لە 4 ساڵە سەر کۆمارە بەڵام لە کاتێک کە ڕوحانی هاتوۆتەوە سەرکار زۆر زیاتر لە زمانی ئەحمەدی نیژادێک کە گاڵتەجاری تەواوی دنیا و بەتایبەت بۆ خۆیان کاک خالید بوو ئیعدامی کردووە ئایا ئیعدامەکانی بەر لە 2 ساڵی ئێستا ئیعدام من پێم وایە بە خۆی قەزای ڕەتیە بە خۆی موجدیە ڕەتی نییە ڕۆحانی ڕئیسی خۆی موجدیە دیارە لە ئێرانی ڕۆحانی هەڵبژێردراوی ئەو خەڵکیە لانی کەم دەتوانێت دفاع لە خەڵک بکات دەتوانێت زیاتر ئیعدامی موادی مخدرە ئیعدامی سیاسی بنسبت زۆر کەمتر بووە یا زیندانی سیاسیەکان ئەو ئیعدامان ئیعدامی موادی مخدر و ڕەتیشیە بە خۆی قەزاییە فتر زۆر بەداخەوم لە جامعە شناسێکی چالاکی مەدەنی دەبیستمەوە کە دەڵێ ئینسان دەتوانێت ئیعدام بکرێ لە ژێرنێوی موادی مخدردا ئەمە شەڕی مسلحانە قبول ئەکەی دووەختت بەڵ ئەڵێ ڕاستانە قەیناکە ئەکوژێن چۆن ئیعدام من نیش جناب لو باسی شەڕی مسلحانە ئەکەیت باسی کوشتن ئەکەیت خۆ فەرق ناکە سەربازێک کوژێت یا کەسێک کە ئیعدام ئەکرێت من خۆم مخالفی ئیعدام مخالفی شەڕی مسلحانیش هەر بەو نسبەتە کە چۆن ژیانی ئینسانەکان ئەکەوێتە ناو مەترسیەوە ناکرێت لەو ئێمە ئیعدام محکوم کەین بەڵام لەم لاوە بڵێن وەڵا شەڕی مسلحانە ئێمە دین خەڵکە کوژین سەربازە کوژین یا پێشمەرگە بەکوشتەی هەردووکی گیان لەگەڵ گیانی ئینسانەکانە ڕوبەڕوە بین چالاکی مەدەنی ڕەخنە لە دەسەڵاتەگرێت جا دەسەڵاتەکە حزب بێت یا حکوومەت بێ فەرق ناکات زۆر چاکە ئێمەوەکو چالاکی مەدەنی زۆر چاکە کاک خالید کاکاوە فەرموو بچۆرە سەر ئەو پۆینتە کە کاکەریم ئاماژەی بەدا بۆ ئیستراتیژیەکە جادینەوە سەر ئەو باسە هیچ خەباتە وەکو کەریمی ئیشارەی پێ خەبات لە هیچ جێگایەک بۆ دەستەبەرکردنی ئازادی لە ئەمریکا ڕابیگرە حتا وەکو ئێران بەبێ هەزینە و قوربانیدان نەبووە بەڵام ئەمە ئەسڵە وەختێک من مخالفی ئیعدامم ینی ئەسڵێکی حقوقی بەشەریە تێگەیشتنێکی حقوقی بەشەری سەردەمیانەیە من دەبێ مخالفی بم بەڵام مخالفەتکردن لەگەڵ ئەوەی کە خەباتەکە هەزینەی هەیە مخالفی خەباتەکەبی ئەوە بە باوەڕی من تێنەگەیشتنێکە لە خودی خەبات ئەسەن لە چەمکی خەبات و لە چۆنێتی خەبات لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا بەڵام ئەوەی کاکەریم فەرمووی بە پێچەوانە کاکەریمە من پێم وایە بە لە سەردەمی دکتۆر قاسملووشدا ئەو شەهیدە زیندەیادا حیزبی دموکرات بەرنامەی هەبوو ئەساسنامەی هەبوو تاکتیک هەبوو استراتیژی هەبوو هەدفەکانی مشخص بوو و بۆ هەدفانێکی خودمختاری بۆ هەزینەی داوە زۆریشی هەزینە داوە هەر لە زمانی سەردەمایەتی سکرتێرایەتی دکتۆر قاسملووی نەمر زیاترین بەشی شەهیدانی حیزبی دموکرات لە خۆی دەگرێت بۆ ئیدەی خودمختاری پێویست ناکە بچینەوە سەر ئەو مێژوە معلومە هەدفەکانی چی بووە من باسی ئەوە دەکەم کە لە سەردەمی دکتۆر قاسملوودا شەڕ
ئامانجێکی استراتیژی نەبوو، ئامانجێکی تاکتیکی بوو. تاکتیکەژەوە بوو کە دکتۆر قاسملو بۆ خۆی دەیکوت ئێمە دەمانەوێت لە ڕێگای شەڕەوە فشار بۆ جمهوری ئیسلامی بین کە بێ لەگەڵ زۆرەکەی دەنابتم وەرگرتووە من مەبەستمەوە نییە ئەو شەڕی ئەو کاتڕەت بکەمەوە یان جۆرێکتر. نه بەحسی منەوە نییە، بەحسی من بەرنامە بوو. دەڵم دکتۆر قاسملو بەرنمەیەکی مشەخەسی هەبوو، دیاریکراوی هەبوو، شەڕی دەکرد بۆەوەی کە ئەو بەرنمەی خۆی بەرێتە پێشیە کە لەسەر میزی مزاکرە وتوێژ لەگەڵ تۆرۆریستەکانی کۆماری ئیسلامیش یەک قەدەم لە خودمختاری نەهاتە خوارێت. کاکاو ببوورە کاکەریم ئێستاکەش حیزبی دموکراتی کوردستانی ئێران دقیقاً بۆ ئەو بەرنامە سیاسی دابینکردنی مافی نەتەوایەتی کورد لە چوارچێوەی ئێرانێکی دموکراتیک و فدراڵدا و هەزینەیە دەدا. ینی کاکاوە ببوورە کاکە ینی جەنابە پێ دوایە زۆر بە کورتی تکایە پێ دوایە کە بە بەردەوامی ڕاستان کۆماری ئیسلامی لە بابڵنی سیاسەکانی دادەبەزێت و دێتە سەر مێزی مزاکرەیە بە شێوازێکی تر مافی گەلی کورد بە فەرمی دەناسێت؟ نه ئەوە بەحسێکی دووەچیە. یەکەم ئەوەی کە حیزبی دموکراتی کوردستانی ئێران حیزبێکی ئینتەرنێتی و دوێنێ دامەزراو نییە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران مەسئولیەتێکی مێژووی بەرامبەر بە پرسی کورد هەیە. بەر لە هەموو شتێک حیزبی دموکراتی کوردستانی ئێران و ڕاستان و بە باوەڕی من هەر کەسێک کە باوەڕی بە دابینکردنی مافی نەتەوایەتی کورد لە ئێراندا هەبێ دەبێت بە تەشەکولکردن و بەڕێکخراوکردن و بە زیندوی سیاسی ڕاگررتنی دینامیزمی ئیجتماعی هەدەفی بێ. زۆر چاکە کاکاوە پەیامەکەت گەیداوی لێبورد نەکەم دکتۆر خالید کاکەریم دێمە لای بەڕێزت کاکەریم جارێ بەل خالید پرسیای بکەم. دکتۆر خالید دوو دانە نکتەی زۆر چکولە لە قسەکان کاکاودا بوو. یەکێک نکتەی گرنگ یەکێکەوە بوو کە دەڵێ ئێمە بەم ڕاستانە خەریکین جۆرێک دووبارە کۆمەڵگازی نو دەکەینەوە. دوو بەڕێزت دەفەرمووی کە ئەم خەباتی چەکداری ئەم شەڕی چەکداریە دەبێت هۆی کوژرانی کەسانی لە هەردوو لایەن و بەمە فقط با بڵێن گوشارەکان زیاتر بێت و فەزاکە ئەمنیتر بە فەرمایش جەنابەت. پرسیار ئەوەیە ئەگەر حیزبێکی سیاسی کە ڕێگەی لێ گیراوە کاری چالاکی سیاسی ناوخۆی وڵاتدا بکە دەست بۆ چەکنەبا بە چ شێوەیەک ئەبێت بەرنامەی سیاسی خۆی تعقیب بکات لە ئێراندا؟ من پێم وابێ ئێستا هەم حزبە سیاسیەکانی کوردستان و هەم جمهوری ئیسلامی ئێران بە بنبەستێک گەیشتون و هیچ ڕێگا چارەیەک پێم وانیە بەدی بکرێت. ڕێگا چارەی ئەوە کە ئێمە بڵێین مەسەلەن چۆن نەمانتوانیوە چالاکی سیاسی دەست پێ بکەین یا چۆن نەمانتوانیا بە ئەهدافی خۆمان بگەین حزبین شەڕ دەست پێ بکەین. ئەمە پێم وانیە شتێکی گونجاو بێت. من لە کاکاوە و لە دۆستانی کاکاوە ئەتوانم بپرسم کە مەسەلەن چی گۆڕانکاریەک لە جمهوری ئیسلامیە بە وجود هاتە یا چی گۆڕانکاریەک لە حزبی دموکراتی کوردستانی ئێرانە بە وجود هاتووە کە ئێمە ئەبینین ئەوان دێن بەرنامێکی تازە دەست پێ ئەکەنەوە. دیارە لەباری نظامیەوە جمهوری ئیسلامی قویتر بووە، لەباری نێونەتەوەی و جمهوری ئیسلامی قویتر بووە. ئەگەریش من لەگەڵ شەڕی چەکدارانە نیم و بە هیچ جۆرێک ناتوانم قبوڵ بکەم. حتى ئەگەر بڵێن مەسەلەن شەڕی چەکدارانش ئەتوانێت بە نەتیجە بگات. شەڕی چەکدارانە ئەتوانێت هەدەفەکانی خۆی بپێچێت. لەم زەمانە جمهوری ئیسلامی دەوڵەتێکە کە لەباری نظامی و زۆر دەسەڵاتی هەیە، لەباری نێونەتەوەیەوە دەسەڵاتی هەیە و لە زەعفا نییە. معمولاً شەڕی مسلحانە لە وەختێکایە کە دەوڵەت لە زەعفا بێت و آخرین نەفەسەکانی خۆی پێشێ بە شەڕی مسلحانی تۆ بتوانی شتایکی پێ تەحمیل بکەیت، بێنیتە سەر مێزی مزاکرە یا داخوازیەکانی خۆتی پێ تەحمیل بکەیت. ئایا ئێستا جمهوری ئیسلامی لەو مەوقعیەتایە؟ زۆر چاکە ئەو پرسیارن لە کاکەریم بەڕای بەڕێزت ئایسە کۆماری ئیسلامی لە شرایەتێکدایە ئەگەر فەرمایشی جەنابەت بەرنامەیەکی داڕژاو بۆ خەباتی چەکداری هەبێ بە خەباتی چەکداری ناچاری بکەی دان بە مافەکانی گەلی کووردا بنێ؟ کاکەریم ببوورە من لە پرسیارەکەت عرض دەکەم کاک دکتۆر خالید دەفەرمێ کە ئایسە کۆماری ئیسلامی لە شرایەتێکی زۆر باشدایە بۆ خۆی با بڵێن ئاستی تواناییەکانی قدرەتەکەی دەسەڵاتی لە ناوچوون لە خۆدا زۆر بەرزە و بە خەباتی چەکداری تەسلیم نابێت. بەڕای بەڕێزت ئەگەر حزب دموکرات بەرنامەیەکی هەبێت دەتوانێت من لەگەڵ قسەی هەم کە جمهوری ئیسلامی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کە شەڕی چەکداری لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاوەستاوە جمهوری ئیسلامی بە جۆرێک لە جۆرەکان لە شەڕدا هەر چالاک بووە لە وڵاتی جۆرا و جۆر ئەزمموی شەڕی تازەی پەیدا کردەوە هەمیشە پراکتیکی شەڕی لە پراکتیکی شەڕدا بووە. بە پێچەوانەوە حیزبەکانی ئێمە هێزی ئێمە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هیچ ئەزمموی شەڕی نییە و وەکو بڵێ قۆناغێکی تازەی دەست پێ کردو، وەکو بڵێ
تازە خەریکە دەکەوێتە ناو شەڕی چەکداریەوە پەیوەندەکان هەموو ئاڵوگۆڕیان بەسەر داهاتووە ڕاستە جمهوری ئیسلامی بەهێزە بەڵامەوە بە معنای نییە کە شەڕی چەکداری معنایەوە نەنیێکێتەوە بتەوێت بە شەڕی چەکداری ڕژیمێک بڕوخێنی ئەمە شەڕی چەکداری تەنیا بەشێکە لە جوڵانەوەیەکی بەرفراوانتر گەورەتر کە یەکێک لە بەشەکانی یەکێک لە مکانیزمەکانی شەڕی چەکداریە من پێم وایە شەڕی چەکداری دەتوانێت فشار بۆ جمهوری ئیسلامی بەتایبەتی لە کۆنتێکستێکی وەک ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئێستا هەموو دوژمنی هەمووانن هەر کەس هەوڵ دەدا کە ماڵەکەی خۆی ئاوادان کاتەوە ماڵەکەی خۆی ئەمن و ئەمان بێ بۆ هەموو کەس لە کاتێکی ئاوادا کە تۆ داخوازەکانت جێبەجێ نەکراون تۆ دەتوانین لە ڕێگای نائەمنکردنی جەوی بەڕێوەبردننی وڵات بۆ دەوڵەتێک بۆ دەسەڵاتێک تۆ دەتوانین داخوازەکانی خۆتی بەسەردا بسەپێنی چونکە مەترسی گەورەتر لەوانەیە هەڕەشە لە وڵاتە بکە لە داهاتوودا. زۆر چاکە کاکاوە دکتۆر خالی ئاماژەی بەوەدا کە ئەو گوشارانەکە لە کۆماری ئیسلامیدایە هەندێکی زۆر دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی دادوەری ئێران کە لە کۆنتترۆلی دەستگای ئیجرایی و دەوڵەت و حکوومەت دانیەوەتە دەست ڕۆحانیدا نیە و چالاکیەکانی ئێوە حزب دموکرات بۆتە هۆی خراپتربوونی ڕەوشەکە بەڕای بەڕێزت لە بەرامبەردا ئەو چالاکیانی کە وەک چالاکی مەدەنی ڕفۆرمخوازەکان لە ئێران دەیکەن چەند توانیتی لە خزمەتی ئامانجەکانی گەلی کورددا بێ و کۆمەککا بە شێوازێ باڵێ بێت لەو خەباتەکە ئێوە لە دەرەوە دەیکەن و پێ دەڵێن خەباتێکی سیاسی دەرەوەی بازنەی دەسەڵات یا خەبات چەکداری دەرەجەی ئەوەدا یا چەند ڕێگری ئەوە بووە. ئیسلاح تەڵەبانی حکوومەتی بە ناوەند و بە کوردیەوە لە ماوەی دەرکەوتنی تازۆی خۆیان لە فۆرمی ئیسلاح تەڵەبی حکوومەتیدا هیچ خازانجەکان بۆ داواکانی میلەتی کورد نەبووە. یەکێک لە تازەترین شگردەکانیان ئەوەیە کە 12 میلیۆن کوردیان لە خوێندن بە زمانی کوردی مەحروم کردووە بەڵام ساڵانە 40 لیسانسی ئەدەبیاتی کوردی لە سنە تەولید دەکەن. ئەنی شتێک لەو مایانەدایە ئەمە نابێتە خزمەتی ئیسلاح تەڵەبانی کورد بەڵام ئیجازەم بدە با من یەک دوو مەوردی دیکە باس بکەم کاک دکتۆر خالی تەوەکولی دەفەرمێ کە کۆماری ئیسلامی قەویتر بووە کۆماری ئیسلامی لە دەست درێژیکردن و لە نەقزی حقوقی بەشەر لە ناوچە و لە نێوخۆدا قەویتر بووە دەنا کۆماری ئیسلامی بەپێی تەواوی ئامارەکانی خۆیان تەواوی ئەو ئامارانەی لەباری ئابووری لەباری ئەمنیەتی لەباری ماڵی لەباری کۆمەڵایەتی هەشتانە و ئەمە شتێک نییە کە ئەم پێیان هەڵبەستم ئەوە شتێکە کە بۆ خۆیان دەیدەدەنە دەرێ ئەم تحقیق و لێکۆڵیوەنە هەشتا بحران و قەیران بەرۆکی ئێرانی گرتووە ئێران بۆ دەبێ ئێستا قەویتر بێ ئێرانێک کە بە ئاعترافی دۆینی باهونەر زۆربەی لەباری نظامی و بەڵێ لەباری نظامی و لە بەرامبەر چیە خۆ من نایان باری نظامی کۆماری ئیسلامی دەگەڵ کەڵەشینکۆفێکی پێشمەرگە مقایسە بکەم بەڵێ من دەڵم لە باری نظامیەوە کۆماری ئیسلامی بە تۆزی ئەمریکاش ناگا بە تۆزی ئیسرائیلیش ناگا ئەگەر وابوو خۆ من نام ئەو کەڕێت یەک شتی دیکە کاکشازە فەرمو من یەک دانە بە کورتی پێناسەی خودی ڕاستان لە تەرەف جەنابیشتەوە کاکشای ڕاستان هیچ بەرپرسێکی حزبی نێکتۆ ڕاستان تەنیا خەباتی چەکداریە ڕاستان خەباتێکی چەند ڕەهەندیە کە بەرگری چەکداری و تەنانەت لە قۆناغێکی دیکەدا خەباتی چەکداریش دقیقەن لە تەئیدی ئەو فەرمایشی کەریم بەشێکە لەم خەباتە چەند ڕەهەندی دەنا ئێمە بەڵێ هەر ئەو ڕاستانە لە نەزەر بگرین بەڵێ خەباتی دیپلۆماسی حزبی دموکرات لە زمانی ڕاستاندا بەرفراوانتر و بەهێزتر بووە خەباتی ماڵی زۆر لایەنی ڕاگەیاندن ئەوانەی بەهێزتر بووە خیانی ڕاستان تەنیا زۆر چاکاکاو دکتۆر خالید لەگەڵ ئەوەی کە گەرەکەت بوو ئاماژەیە بە قسەکانی کاکاو بدەیت پرسیار ئەوەیە کە لە نێو خۆی وڵاتدا بە پێی ئەوەی کە بەڕێزت لەوەی دەژیت و بابرین کۆمەڵاسیت و ئاگایشت لە ڕەوشەکە هەیە ئەم بزوتنەوە نوێی حزب دموکراتی کوردستان چه کاریگەرێکی لەسەر خەڵک بووە ئایا بووەتە با بڵێن پێشوازی لێکراوە بە پێی تێگەیشتنی ئێوە یا نیگەرانی زیاتر کردووە و ئەگەر نیگەرانی زیاتر کردووە ئێوە چه ئالتەرناتیڤتان هەیە بەو خەڵکی بدەن وەک ڕەفۆرمخوازی کورد من جارێک لەسەر فەرمایشەکەی کاکاوە کە ئەڵێ ڕەفۆرمخوازانی کورد هیچ کارێکیان نەکردووە و ئەو لیسانسی زمان و ئەدەبیاتی کوردی لە دانشگای کوردستان بە هیچ نازانێت و بە شتێکی کەم ناوبردەیەەکە من پێم وابێ ئەوە شتێکی گەورەیە نەهادی نەبووە لە دانشگاکانی ئێران زمانی کوردی تەدریسەکرێت وە شتێکە تازە سەلماوە و لە بین ناچێت لە عینی حاڵا خەریکە بەرنامەریزیە کرێت بۆ مەدرسەکانیش و تەنانەت لە چەندین مەدرسە و لە چەندین شار خەریکە بە زمانی کوردی ئەدەبیاتی کوردی تەدریسەکرێت و
ئێمە هەوڵە دەین کە لە مەدرسەکانیش ئەو کارانە بکرێت بەڵام بۆ ئەوەی کە لە مەدرسەکان و تدریس بکرێت ئەشێ معلمت بێ وەختی تۆ معلمت نییە وەختی معلمەکە نازانێت زمانی کوردی تدریس بکە خۆ دیارە لە مەدرسەکان تدریس ناکرێت ئەمما ئەوەی کە ئەفەرمێت قەیران و بۆحران لە جمهوری ئیسلامی لە جامعەی ئێرانیا هەیە ئەوەی کە لە جامعەی ئێرانیا بۆحران هەیە کەس نایشارێتەوە بەڵێ بۆحرانهای زۆر هەیە و من لە چەندین وتار و لە چەندین یادداشت و مەقالە ئەمەم نووسیوە کە ئەسڵەن ئێران دوچاری فەرسایشی سەرمایە ئیجتیماعی بۆ سامانی کۆمەڵایەتی لە بین چوە نەک من تەنان خۆشیان ئەڵێن حتا ناتقی نووری کە سەردەمێک ڕئیسی مەجلس بووە کەندێ ڕێیەسەد جمهوری بووە قسەی لە من و لە کاکاوە زۆر تونتر کردووە لەبارەی ئەوە کە لە کۆمەڵگای ئێرانە چ بۆحرانهایەکە لەباری کۆمەڵایەتیەوە ئەمە ئەو بەمانایەوە نیە کە لەباری نظامیەوە جمهوری ئیسلامی زعیب بووە من فکرەکەم و جمهوری ئیسلامی لەباری نظامی و زۆر قەویە و ئەگەر حزبەکان حتا تەنانەت گشتیشیان یەک بگرێت کە ئێستا یەکیان نەگرتووە ئەم ڕاستانە سیاسەتی حزبێکە بە تاقی تەنیا حزبەکانی تر من نەمبیۆ بەو جۆرە بە شێوەیەکی ئەمەلی حمایەتی لێ بکەن و پشتیوانی لێ بکەن کاک دکتۆر خالید کاتمان کەمە ئەگەر بکرێت لە 30 ثانیا بڵێ ئالتەرناتیڤی ئێوە وەک ڕفەربخواست چییە بۆ خەباتی چەکداری و خەباتی حزبە سیاسەکانی ئۆپۆزیسیۆن والله هیچ ئالتەرناتیڤێک من ئەرزم کردن هەر لە ئەوڵیشەوە کە چالاکی سیاسی لە ئێران نەک بۆ ئێمە بۆ ئێمەی کورد بۆ حزبە کوردیەکان بۆ نهزەتی ئازادی کە ئیبراهیم یەزدیش مرد بۆ جبهەی مشارەکەت بۆ حزبی اتحادی ملت بۆ مؤتەلەفە بۆ گشتی بۆ ئوسولگەرا و ئیسلاح طەلەب لە ئێران هەیە دوچاری بنبەستێک بووە و ئەو بنبەستە نازانم من ناتوانم ئالتەرناتیڤێک هەڵ بکەم مەگەر ئەوە کە ئامادەگی ببێت بۆ ئەوە کە ئەگەر احتمالاً گۆڕانکاریی بنەڕەتی لە ئێرانە شکل بگرێت کە بەدەست ئێمەش لەوانەیە و کارە نەکرێت و ئێمە نتوانین بەڵام ئامادەگی ببێت ئەگەر بۆ گۆڕانکاریی بنیادی و بنەڕەتی لە ئێرانە بەوجود بێ ئێمە بتوانین خەڵکی زیاتر لەو گۆڕانکاریە وەرگرین جا گۆڕانکاریەکە عاملێکی ناوخۆیی پێچ دەرەوەی بکاربەوە نیە وەلی ئەبێ ئامادەگیمان ببێت زیاتر لەوە کە بین هەزینە تحمیلکەین بە خۆمان یا هەزینەکەین بە زۆر چاکە کاکەریم کاتمان زۆر کەم ماوە ئەگە بکرێت لە یەک دقا بەڕێزت چەند ئەو جەنابەت ئومیدواری هەی بەوە کەم حزبانە یەک بگرن و ئەو خەباتەی کە بەڕێز دەڵێ ئامادەگی بۆ نییە لە ڕێی یەکگردنەوە لە ڕێی دروستکردنی بەرەیەکی هاوبەشەوە خەباتەکان بە شێوازێکی گونجاوتر بەنەبەرەوە لە ناوخۆی ئێراندا بەداخەوە ئەو زمینەیە بۆی ئەو یەکگرتنێکی ئێوە دەفەرمون و هەمومان ئارەزوودەکەی نییە نەتەنیا لە بینی حیزبەکان نەتەنانەت لە بینی وەک ئێستا دەبینین لەم بەحسەیە لە بینی چالاکانی سیاسی لە ناوخۆی وڵات و چالاکانی سیاسی و لە دەرەوەی وڵات ئەم یەکریزی و یەکدەنجیە نییە من زۆر مخالفی ئەم دژایەتیکردنم کە ئێمە خۆمان میلەتی خۆمان تواناکانی خۆمان بەسەر باش و خراپ جاش و باشدا دابەش بکەینم پێم وایە ئێمە هەمومان بەیەکەوە هەدەفێکمان هەیە ڕاستە ئێمە دەتوانین کە لە دەرەوەی دەتوانین ڕادیکالتر بین دەتوانین داوای ڕادیکالترمان هەیە بەڵام ئەو هاوڕێیانەش کە لە ناوخۆ کار دەکەن ئەوانیە کە ئەوانە پارێزەری هەموو سیستمی جمهوری ئیسلامی بن بەو جۆرەکە هەیە ئەوانیش داخوازیان هەیە و داخوازیانشتی باشن دەستکەوتی هەرچەند کەم بووە بەم دەستکەوتیان بووە من پێم وایە ئەم شێوەیە ئەم لەم مەکانیزمی لە یەکتر تێگەیشتنە ئێمە بەکاربێنین بۆەوەی کە بتوانین هەنگاوێک بچینە پێشتر لەو هەدەفەیدا لەو ئامانجەیدا کە ئێمە لە پێش خۆماندانەوە زۆر سپاس کاکاوە کەمتر لە 30 ثانیە بە ئەو شتانە کە ڕوویدا لە چەند ڕۆژی لە هەفتەی ڕابردوودا لە منتەقەی چۆمان لە کوردستانی باشوور بۆ هۆی ئەوە کە ئەو بنکانەی و حیزبە کوردیانە کە لەوێ ئامادە بوون بۆ هاتن بۆ ناوخۆی ئێران لە ناو بچێ بسووترێ ئەمە دەتوانێت کارگەی لەسەر ڕاستان هەبێ یان نا ئێوە بەردەوام دەبن لە ڕاستانی ئەمە دەبێتە هۆی ئەوە کە ئێوە سیاسەتدان بگۆڕن هیچ پەیوەندێکی بە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە نییە و ئاساساً لەمە دوورە بەڵام پێم وابێ هیچ تاسیرێکی نابێ داواکانی یا خەباتی خەڵکی کورد لە ئێران تەنیا بە حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە نەبەستراوە بەڵام حیزبی دموکراتی کوردستان و هەموو حیزبەکانی دیکەش بەردەوام و خەباتیش تەنیا ئەوە نییە کە ئەو بنکێت ئەگەر لەوێ سوتاییدی ڕادەوەستەیە من پێم وابێ ڕاستانیش بە گشتی ئەوەندەی کە ئەمە لێکمان داوەتەوە
پاڵپشتێکی بەهێزی خەباتی مەدەنی بۆ چالاکانی مەدەنی نەنێوخۆ دەتوانێت بێ و ورە و جورئەتێکی زیاتری پێداوم بۆ زۆر سپاسانەکەم زۆر سپاسی کاکاوی هەنگری نوێنەری حەدەکا لە بلژیک و دکتۆر خالی تەوەکولی کۆمەڵاز لە باژەری سەخز و کاکەریم مەرەستنە ڕۆژنامەوان لە ئێستۆکۆڵ دەکەم کە لەم بەرنامە لەگەڵ ئێمە بوون. ئازیزان ئەم بەرنامە لە کاناڵی یوتیوب و ماڵپەری دەنگی کوردی ئەمریکادا دەبەزێت و دەتوانن دواتر بیبینەوە تا بێگەیشتنەوەیەکی تر هیوامان خۆشی و سەلامەتی ئێوەیە.